لو أنزلنا هذا القرآن على جبل 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 لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزن خوشحال لواني 504 لواني كاين تفسير القرآن في روزبيم وخزمتان فما بس رزامدي رب العالمين وهي بادان اوي عزيز سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل يا أهل الكتاب لستم على شيء حتى تقيموا تقيموا التوراة والإنجيل وما أنزل إليكم من ربكم وليزيدن كثيرا منهم ما أنزل إليك من ربك طغيانا وكفرا فلا تأس على القوم الكافرين. بله خوشويستان رب العالمين سبحانه وتعالى فرمان ببيغمبر ذكا صلى الله عليه وسلم بأهل كتاب بله قل يا أهل الكتاب لستم على شيء لسر هيش تيغنين لدين حتى تقيموا التوراة والإنجيل حتى وكو توراة إنجيل أو كوالا لان پروردگار تانو دابزيا حتى وكو إقامينكن وزيبزينكن وما أنزل إليكم من ربكم أو كلام پروردگار تولوتان لو لان پروردگار تانو لوتان دابزيا وليزيدن كثيرا منهم ما أنزل إليك من ربك طغيانا وكفرا. زور يقلوان لأهل كتاب لقل أو قرآنك ولبو بيغمبر دادبزي صلى الله عليه وسلم لزياتي وإيمانيا في زيادك وبيتسوانوا لبرانبر دابزيني وحي لوسر رسول الله صلى الله عليه وسلم أوان طغيان وكفريان زياتر دكاتا فلا تأس على القوم الكافرين يترخفت دكسانج كافر مخو أو بكرتي ما نآتك بلي هر كاتيك ورب العالمين فرماين ببيغمبر كلبي صلى الله عليه وسلم بلي فرمويتي افعل فعله في صلى الله عليه وسلم هر فرمان الله پروردگاری هاتبي هموي جيبه زي كرديا وكل آت بيشو تريش باس ما كر كتبليغي بيام صد لصد بيغمبر صلى الله عليه وسلم بلغ الرسالة بشاهدي أوهم الصحابي اخوان اللي رازي بك شاهديان لودا بتايبتي وكلواني رابط لحجة الوداع كهمويان شاهديان دا لسروي كبيان صوصن همو اوشتاين تبليكر كلان رب العالم بي راقيان درا يترزيل لدواي زيليش تسليمي يكتر كراو اما تاتاوك وروها تاروج قيامتش يتر هر فرمانك لان رب العالمين هاتبي بيان صوصن زيب زي كده ليرة دا فرمي بأهل كتاب فرموي بياني راقيان قل يا أهل الكتاب لستم على شيء لسر هيتش تيغنين لدين انغو لسر هيتش تيغنين لدين واتشتيغني انغو كالسر من بي بغوتري دين إلا بشرتك حتى لبو غاية إلا أو كاتي انغو لسر شتيكن لدين حتى وكو توراة إنزيل أويل لان پروردگارتان ولوتان هاتيا زيب كان تقيموا إقاما وكل تفسير قاسمي دلي الاتيان بالعمل على أحسن أوجهه واتا أنزام داني كارك بتساكترين شيء وبيغوتري إقامة وكو مسألة نويش كواخواي قول سبحانه وتعالى سندين آت بمان دفرمي وأقيموا الصلاة واتا نويزا كانتان زور بتساچي بهمو واجبات وأركان السنة كاني لكاتي خوي زي بكن إتر حتى تقيموا التوراة والإنجيل وما أنزل إليكم من ربكم واتا زور بتساچي أويك لتوراة وإنجيل أويل لان پروردگارتان ولوتان هاتيت زي بكن
ئیتر لێرەدا کەواتە یعنی لەوانەیە کەسێک بڵێ واتە ئەگەر تەورات و ئینجیل جێبەجێ بکەن ئەوانە لەسەر دینن، ئەوەلەن خوای گەورە دەفەرمی پێیان بڵێ ئەنگۆ لەسەر هیچ شتێک نین حتا وەکو تەورات و ئینجیل ئەوانن لە پەروەردگارتان بەتاندا دەبەزی ئەو کاتێکەوە جێبەجێتان کرد ئەنتم على شيء من الدين لەو حاڵەتەی لەسەر شتێک لەسەر دینن، لەسەر شتێک کە پێی بگوترێ دین، کەواتە ئەو کاتەش بە تەواوەتی لەسەر دین نین، چونکە ئەو تەورات و ئینجیلەی کەوە لە دوای موسا و عیسا عەلەیهیم الصەلاة وەسەلام بە تەئکید دەستکاری کرایە. جەزانیان لێرەدا دەفەرموون کاتێکەوە خوای گەورە فەرمانیان پێ دەکا ئیقامەی تەورات و ئینجیل بکەن واتە جێبەجێی بکەن، مەبەست تێیدا ئەحکامەکانە، ئەحکامەکان و ئەوامر و نەواهیەکانە جێبەجێی بکەن، چونکە ئەوەی تریان مەسەلەی قەساس، مەسەلەی عەقیدە، ئەو بابەتانە ئەوان بە تەئکیدەوە دەستکاریان کردبوو. کەمترین شت کەوا دەستکاری نەکرابێتن لە تەورات و ئینجیل فەرمانەکان، ئەوامر و نەواهی و شەریعەتەکەیە. و لە ضمنی ئەوەش بە تەئکید ئەوەی تێدا کەوا دەبی ئیتیباعی محەممەد الموستەفا بکەن صلی الله عليه وسلم. ئیتر خوای گەورە دەفەرمی پێیان بڵێن گۆ لەسەر هیچ شتێک نین لە دین هەتا ئیقامەی تەورات و ئینجیل نەکەن، زۆر بە چاچی جێبەجێی نەکەن. کەواتە کاتێشکەوە بە چاچی جێبەجێیان کرد، یاخۆ هەندێک لە مفەسرین دەڵێن حتا تقیم التەورات والئینجیل الحەقیقیەین، هەتا وەکو تەورات و ئینجیل حەقیقیەکەی جێبەجێ نەکەن کە لەلایەن پەروەردگارتانەوە لۆتان هاتیە، حەقیقیەکەی ئەوەی کەوا دەستکاری نەکرایە، کەواتە پێویستە لەسەریان بگەڕێن لەسەر ئەسڵەکەی. بەڵام ئەگەر بیانەوێ ئەو ماندیبوونەش لە کۆڵە خۆیان بکەنەوە چونکە زۆر دەستکاری کرایە، چەندین ئەجیارە دەستکاریان کردیە، ئەوە ئاسانتر لەوە یەکسەر بێن ئیمان بە محەممەد الموستەفا بینن صلی الله عليه وسلم بۆ قورئانێکەوە خوای گەورە کەفارەتی بە حفظی کردیە. ئیتر حتا تقیم التەورات والئینجیل کە ئیقامەی تەورات و ئینجیلیان کرد ئەوە لەسەر شتێکن لەسەر دین، لەو حاڵەتەش فەرمانیان پێکرا لە تەورات و لە ئینجیل الذي يجدونه مكتوبا عندهم في التوراة والإنجيل كانت التوراة والإنجيل مجدي هاتني محمد المصطفى دراسة صلى الله عليه وسلم، ووصف محمد المصطفى صلى الله عليه وسلم وصف أصحابيش خوان لرازي بي لتوراة وإنجيل باس كراية وكلا آخر آتي سورة الفتح خوان يقول من باز ذكا. ئیتر ئەگەر تەورات و ئینجیل جێبەجێ بکەن ئەمە ئیشکالمان لەگەڵیانە لەبەرەوەی لە تەورات و ئینجیلەکەی خۆیان فەرمانیان پێکرایکەوە ئیمان بە محەممەدی خاتەم بینن صلی الله عليه وسلم. وما أنزل إليكم من ربكم کەواتە ئیما جێبەجێ بکەن تەورات و ئینجیل و ئەوەی لەلایەن پەروەردگارتانەوە دابەزێ. هەندێک لە زانان ئەوانەی دەفەن وما أنزل إليكم من ربكم ئەوەی کەوا لەلایەن پەروەردگارتانەوە دابەزیە بێزگە لە تەورات و ئینجیلیش ئەو کتابانەی پێشووتریش کەوا لەسەر پێغەمبەرانی پێشووتر دابەزیە وەکو صحف و هەر کتێبێکی دیکە کە لەلایەن خوای گەورە بۆ پێغەمبەران هاتیە، خوای گەورە فەرمانیان پێ جێبەجێ بکەن. بەرەوە جێبەجێکردنی ئەو کتێبانە هەمووی فەرمانیان پێ دەکا بە ئیمان هێنان بە محەممەد الموستەفای خاتەم صلی الله عليه وسلم و ئیمان هێنان بە قورئانی پیرۆز. هەندێک لە زانان دەفەرمێ أنزل إليكم من ربكم مەبەست تێیدا قورئانە، مەبەست تێیدا قورئانە، کەواتە پێویستە ئیقامەی تەورات و ئینجیل بکەن و ئیقامەی ئەو کتێبەی بکەن کە لەلایەن پەروەردگارتانەوە هاتێکەوە کۆتا کتێبە کە قورئانی پیرۆزە. لەبەر ئەوەی لە دوای هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو بەشەریەت ئومەتی دعوەی پێغەمبەرن صلی الله عليه وسلم، کەواتە ئومەی دعوە هەیە و ئومەی ئیجابە هەیە. ئومەی دعوە ئەوانن کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بۆ هەمویان نادرا، بالفعل لەو ڕۆژێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هات لە بۆ هەموو عالەمین بە جوولەکە و بە دیانەوە بە موشریک و بە کافر ئەوانە هەموو ئومەی دعوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم واتە مەشمولن بە دعوەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئومەی ئیجابە ئەوانن کەوا مسلمان و وەڵامی دعوەکەی پێغەمبەریان دایتەوە صلی الله عليه وسلم. کەواتە وما أنزل إليكم من ربكم لەو حاڵەتەی کەواتە ئیقامەی قورئانی پیرۆز بکەن چونکە لە بۆنگۆش هاتیە، لە بۆنگۆش هاتیە و پێویستە ئەنگۆش پێی مکەلەفن و مخاتەبن، پێویستە جێبەجێی بکەن، پێویستە جێبەجێی بکەن. جا لە دەربارەی ئەوەی کەوە قورئان پیرۆز و پێغەمبەر صلی الله عليه وسلم لۆ هەمووان هاتیە وەکو لە حەدیثی صحیحدا هاتیە کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدەستی ئیمامی عومەر دەبینیتن لەدەست چی لەدەستە ڕەئا وەرەقەتەن من التەورات
پێیان سەلەم دیتی لاپەڕەیەک لە تەورات لە بەدەست ئیمامی عومەرە خوای لێ ڕازی بی فەرمووی ئەمتەهەویکوونە فیها یا ابن الخەطاب معنای چییە؟ وەکو زانان دەفەرمێ ئەی ئەمتەحەیڕونە فی دینیکم ئەنگۆ یعنی محەیەرمانە لە دینەکەی خۆتان نازان کو عیلم لەو دینی خۆتان وەربگرن لێ گەڕاینەوە سەر کتێبەکانی جوولەکە و دییان وەکو بابرن کو ئەو زانە دەفەن کو وەکو جوولەکە و دییان متحەیر بووین ئەنگۆش متحەیر بووین لە دینەکەی خۆتان لێ دەگەڕێنەوە سەر تەورات و ئینجیل ئەو جا دەفەرمی والذي نفس محمد بيده قسم بەو زاتەی نفسی محەممەدی بەدەستە صلى الله عليه وسلم لقد جئتكم بها بيضاء نقية واتە ئەو حەقەی کە لەلایەن پەروەردگارەوە پێم ڕاست پێدرایە بە تەواوەتی و بە خاوێنی و بە سپیاتی هینایتم پێتان ڕاگەاندێ والذي نفسي بيده قسم بەو زاتەی کەوا نفسی محەممەدی بەدەستە صلى الله عليه وسلم لو أصبح موسى فيكم ئەگەر بێت و موسا بگەڕێتەوە ناوتان عليه الصلاة والسلام فاتبعتموه وتركتموني بدواي موسى دابرون عليه الصلاة والسلام وازدن بينن لضللتم قمراد بن عن سواء السبيل لرقا راستك قمراد بن ولو كان حيا وأدرك نبوتي أجر موسى زنديبا بقى يشتبه بيغمبرياتي كيمن ما وسعه إلا أن يتبعني ئەویش لە بۆی نەبوو ئیلا دەبا ئیتیباعی من بکات چونکە ئەو عەهد و پەیمانە لە پێغەمبەران وەرگیرە عەلەیهیمۇ الصلاة والسلام کاتێکەوە محەممەد الموستەفا دێ پێویستە ئیتیباعی ئەو بکەن و ئیمانی پێبین و ئیتیباعی بکەن ئەو جا فەرمووی ئەنا حەظکم من الأنبیاء ئەمن بەشیم گۆمە لە پێغەمبەران وأنتم حەظی من الأمم ئەنگۆش بەشی منن لە ئومەتەکان کەواتە نەک ئومەتەکان جوولەکە و یەهود و ئەوانە غەیری ئەوانە بەڵکو پێغەمبەرانیشیان ئەگەر زندیبانە ئەوا دەبوایە ئیتیباعی پێغەمبەری مە بکەن صلى الله عليه وسلم لە دوای هاتنی لە حەدیثێشکە کە ئیمامی مسلم ڕوایەت کرد ئەبی موسای ئەشعەری دەجێت خوای ڕازی بی دەفەرمی پێیان صلی الله عليه وسلم فەرمووی والذي نفس محمد بيده قسم بەو زاتەی نفسی محەممەدی بەدەستە صلى الله عليه وسلم لا يسمع بي أحد من هذه الأمة هیچ کەسێک لەو ئومەتە گوێی لە من نابی کەواتە مەبەستی لە ئومەتە چێ ئەوانەی کەوا مەوجود بووینە لە زەمەنی هاتنی پێغەمبەر صلى الله عليه وسلم هەتا ڕۆژە قیامەتێ ئەوانە هەمووی وەکو گوتمان ئومەتی داوای پێغەمبەر صلى الله عليه وسلم هەر کەسێک لەو ئومەتی داوایە هەر کەسێک لەو ئومەتی داوایە گوێی لە هاتنی من بی کەوا مکەلەفە بۆی کوا گوێ لە داوای من ڕابگری پێویستە هەر هەمویان طبعا جرالي دعوة پیغمبر صلى الله عليه وسلم ما لا يسمع بأحد من هذه الأمة يهودي ولا نصراني كواتا أجر جولك بيان نصراني بي لو أمتي دعوي من بي وكزانان دفرمون كواتا أواني كباس كرديا فإذا كان هذا شأنه مع أن لهم كتابا فغير من لا كتاب له أو لا وكما من يريد كواتا قسم بوزاتي كوا روحي مني بدستا هر كسك لو أمتي دعوي من واتو قلت ما جولك وديان وكافر ومشركين هم يدقريتو لو روجك بين صوت هاتي حتى روج قامتو انا هم امي دعوتنا هل يق لو امتي دعوه جوي لمن بي جولك بيان ديان كاتب تايبت كباسواني كر وات اوان لقلوش ككتابي شان هي او جا اگر جورالي من كان مصيريان سدبي غير اوان اولاتره هر كسي جوي لمن بي وإيمان بمنيني ثم يموت ولم يؤمن بالذي أرسلت به يترأو كسا جوي لمن بي زاني بي من هاتم وكو رسول الله صلى الله عليه وسلم إيمان بو قرآنيني كامل هنا يتم لسر أو بمر يسر أو كفر إلا كان من أصحاب النار إلا مصير سارنوسي أويك مصيري آقرة مثلا لوي نصي صريح ترنية أوي لأمي دعوي بيغمبر صلى الله عليه وسلم أهل كتاب بي مشرك بي كافر بي زنديق بي هرتس بي لو روجك بيغمبر هاتي صلى الله عليه وسلم حتى روج قيامته كسيك بس بزاني كوا بيغمبر كاتبنا محمد المصطفى صلى الله عليه وسلم قرآنش براس برده إيماني بينيني إلا مصيري آقري جهنم خو بنامده أوزل الدواء وأخوي يقول سبحانه وتعالى فرمي ولا يزيدن كثيرا منهم ما أنزل إليك من ربك طغيانا وكفرا إتر لزياتي وكوا إيمان ببيغمبر بين صلى الله عليه وسلم ببيسوانوا أو قرآنك اللي ببيغمبر داوزي صلى الله عليه وسلم كما أي زياد بوني إيمان لو كسيك بدواي حق دا بقريه بلان بنسبة أوان
کە بە دوای حەقدا ناگەڕێن هەر ئاتێکدا دەبەزی ئەوان زیاتر توغیان دەکەن زیاتر لە سنوور دەردەسن و زیاتر کوفر دەکەن لەبەرەوەی بەهاتنی هەر ئاتێک ئیقامی حوجە لەسەریان زیاتر دەبی کاتێکەوان کوفر بەو ئاتەش دەکەن ئەوە سەر دەچێت لە بۆ کوفری زیاتر و توغیانی زیاتر سبحان الله ئەو دەفەری فەلا تەأس عەلى القەومی الکافرین خەفەت لە کەسانش کافر مەخۆ ئێخۆ خەفەت خواردن لێرە و لە جێگایت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی خەفەتیان لێ مەخۆ لە دەسەڵاتی بەشەردانێ بەڵام کە دەفەرمی خەفەتیان لێ مەخۆ لەبەر ئەوەی بەڕاستی شایانی ئەوەی نین خەفەتیان لێ بخۆی لەبەر ئەوەی لە سەرەتوە خولات پێشتر فەرمووی تەبلیغ کەشت کردیە فلا تأس القوم الكافرين لێرەدا کوزانیان دەفەرمون وەکو وتمان کەوە خەفەت خوان لەدەست بەشەر نییە و پێغەمبەر صلی الله علیه و سلم خەفەتی زۆر خواردیە وەکو لە سورەت ئەل فلعلك باخع نفسك واتە هەندە خەفەت دەخۆی خەریکە بە خەفەتان خۆت دەکوژی کەوەی کە ئیمان ناینن بەڵام لێرەدا کە دەفەرمی خەفەت مەخۆ مەقسەد زۆر باس مەکەوە زۆر بەبیرە خۆتی مەهینەوە زۆر باسکردن بەبیر هینانەوە دەبیتمای زیاتر خەفەت خواردن ئەگەر نا پێ سەڵسم خەفەتی خواردیە و فعلا وەکو خوای گەورە سوبحانه وتعالی لێرە و لە جێگای دیکە نەهی لێ دەکاتن ئیتر بەڵێ بەو شێوەش کاتێکەوە پێغەمبەر فەرموویەتی صلی الله علیه وسلم قل پێیانی فەرمووە صلی الله علیه وسلم و هەموو فەرمانەکانی خوای گەورەشی بەو شێوەیە جێبەجێ کردیە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون